برنامه بەیانی کورسار نیوز گفتوگۆ دەکەین لەم تەوەرەدا باسەوە دەکەین کە لە سلێمانی سیمپۆزیۆمی ژینگە بە بەشداری 16 هونەرمەندی کوردستان بەڕێوەچوو هەڵبەتە ئەم سیمپۆزیۆمە هاوکاتە لەگەڵ ڕۆژی ژینگەی کوردستان و چالاکیەکانی بۆ ئەم ڕۆژ بەردەوامی دەبێت و هەوڵ دەدێت لە ڕێگەی هونەرەوە گرنگی پاکڕاگررتنی ژینگە دەرخستنی جوانی سروشت نیشان بدرێت تایبەت بەم سیمپۆزیۆمە و کار و چالاکیەکان قسە گفتوگۆ دەکەین بە میوانداری زۆر بەڕێز نیاز عوسمان کە بەڕێزیان شێوەکار ڕاستەوخۆ لە ستودیۆی بەیانی کورسار نیوز میوانن کاک نیاز بەخێراتی سپاس بەمادەبوو بەخێر کاک نیاز بەخێربی ئەگەرەتەوێت ئیزافەیەکی زیاتر بخەیتە سەر پرۆفایلی خۆت بفەرمون بەڕێزدا. زۆر سپاس وەڵام من مامۆستانی هەست مامۆستای پەیمانگەی هونەر جوانەکانم دکتۆرام هەیە لە فەلسەفەی پەروەردە و ڕێگاکانی وانەوتنەوەی هونەر دیزاین سپاس ماوەیەکی زۆرە لە بواری شێوەکاری کار دەکەم و ئێستاش لە پەیمانگەی هونەر جوانەکان مامۆستام و زۆر سپاس بۆ ئامادەبوونتان. دکتۆر هەڵبەتە پرسیارەکەلەوە دەست پێ دەکەین کە سیمپۆزیۆمێک بەڕێوە چوە ئەم سیمپۆزیۆمە هەوڵ دراوە لە ڕێگەیەوە سروشت نیشان بدرێت ئامانج لە بەڕێوەچوونی ئەم سیمپۆزیۆمە و لە ڕۆژی ژینگەی سلێمانیدا کە سازکرا و چالاکیەکان بۆ ئەم ڕۆژ بەردەوامی دەبێت چی لە خۆگرتووە؟ لە ڕاستیە ڕۆژی ژینگە ڕۆژێکی بەڕاستی ڕۆژێکە پێویستە بەرز ڕاگیرێت چونکە بەڕاستی هەمومان کاتێک باسی ژینگە دەکرێت هەمومان لە بەلەمێک داین ئەم بەلەمارچی بەسەر بێت هەمومان تیاچین بۆیە ژینگە ئامانجی ئێمە پاراستنی ژینگەیە و هەر هونەرمەندێکیش دەبێت بەڕاستی لە دنیابینی خۆیەوە یا لە تێڕوانینی خۆیەوە بۆ ژیان لە تێڕوانینی خۆیەوە بۆ دنیا بۆ مرۆڤ بۆ جوانی ئەمە تەرجەمەکە بۆ کاری هونەری بۆ هەر شتێکە ڕنگدانەوەی هەبێ کاریگەری هەبێت لەسەر خەڵکانی تر و لێرەدا ئێمە ئەمڕۆ کە کارمان کردووە وەکولایەنیش پەروەردەی وەکولایەنیی ئەخلاقی کارمان کردووە کە لە ڕێگەی هونەرەکەمانەوە خەڵک بە ئاگا بێنینەوە کە ژینگە چەند گرنگە و پاراستنی چەند لە ئەستۆی ئێمەدایە کاتە ئێوەکو هونەرمەندان چۆن ئەتوانن لە ڕێگەی کاری هونەریەوە پامی ژینگی بگێنن خەڵک واعی بکەنە سەبارەت بۆی کە چۆن هۆشیار بن بەرامبەر بە پاراستنی ژینگە. بەڕاستی بواری هونەری وەکو هەر کایەکانی تر بوارێکە هێز و تین و تاوی خۆی هەیە ئێمە کاتێکە لە ماڵەوە کار بکەین و بچین عەرزی بکەین کاریگەریەکی تری هەیە بەڵام کاتێک کە تۆ لە سەعات 9 بەیانیەوە کار دەکەی تا سەعات 2 و دواتر لە عەرزیەکەی لە ناو باخی گشتیە و خەڵکانێکی زۆر سەرەتای ئیشکردن و با بڵێن تا تەواوبوون و کۆتایی ئەبین و دواتریش بەرهەمەکان ئەبینن ئەمە کاریگەریەکی تری هەیە و ئێمە لەگەڵ کۆمەڵێکی تر لەگەڵ کۆمەڵێکی تر بە کەلتوریکردنی هەم هونەری شێوەکاری هەم هونەر و بە کەلتوریکردنی پاراستنی ژینگە خینە ناو خەڵکەوە کە ئەمە بێ بەڕاستی وەکو وتم ئێمە کارێکی پەروەردەی و ئەخلاقیش دەکەین لە هەمان کاتە ڕێنمایی خەڵکەکەین یا با بڵێن خەڵک هۆشیار دەکەینەوە کە ئەم ژینگەیە چۆن بپارێزین یعنی کاتێک کە تۆ پرسیاریژەکەی چۆن بیپارێزین ئەمە ئەرکی سەرشانی بواری پەروەردەیە بە دەرەجەیەک بواری وەزارەتی ڕۆشنبیریە و ئەرکی دەوڵەتە کە فەلسەفەی پەروەردە و فەلسەفەی بەڕێوەبردنی وڵات بەڕێوە دەبات و چۆن ژینگە لە لای خەڵک خۆشەویست دەکەی ژینگەش هەر ئەوە نییە ئێمە سەریدار و درەخت بکەین و سەری ئەو بکەین ئێمە ژینگەی دەنگیمان هەیە ژینگەی بینینمان هەیە کە بەڕاستی ئێمە دەبینین لە زۆر شوێن ژینگەی بینینمان تێکچووە ژینگەی دەنگیمان خراپە جگەل لەوەی کە ژینگەی هەواییشمان چەند بەرەو خراپی ڕۆیشتووە ئەمڕۆ هێزێکی گەورە لە جیهاندا دەیەوێت ژینگە پاک ڕاگرێت بەڵام هێزێکی تری گەورە ژینگە پیس دەکات بە عالەمی ئاشکرا دیارە لە وڵاتەکەی خۆت بڵێ. باشە دکتۆر کەواتە چۆن هەوڵتان داوە لە ڕێگەی هونەرەوە کار لەسەر نیشاندانی تەواوی کێشەوگیر و گرفتەکانی جۆرەکانی ژینگە بکرێت و ئەم پەیامە لە ڕێگەی هونەرەوە بگەێنرێ و هاوکات چارەسەریشی بۆ بدۆزرێتەوە. هەر وەکو وتم هونەر بەشێکە لەوە یعنی تۆ بەس ناتوانانی هونەر بکەیت بە بەردی بناغەوەی خەڵک هۆشیارکەیتەوە ئێمە بەش بە حاڵی خۆمان وەکو کایەکەی خۆمان وەکو هونەری شێوەکاری من وەکو ئەوەیش کە پسپۆرم لە بواری پەروەردەدا و لەوێ کارەکەم من ئەیگێڕمەوە بۆ ئەوەی کە تۆ چۆن لەسەرەوە فەلسەفەی پەروەردە کە حکومەتدایە ڕێژەیە با بڵێن دەسەڵاتدایە ڕێژێ چۆن لەسەرەوە کاری بۆ بکەیت لە وەزارەتەکانەوە وەزارەتەکان بۆ بەڕێوەبەرێتەکان بۆ خوێندنگە و هەموو کایەکانی تر ڕۆچەکە ئێمە ئامانجمانە کەسێک بەرهەم بێنین هاوڵاتێک بەرهەم بێنین کە وڵاتەکەی خۆی خۆش بێت ژینگەکەی خۆی خۆش بێت بە شێوەیە کە وەها بکەی ژینگە یەکێ پێناسەکانیان نەچی یعنی شوێنێک بۆ ژیان
بەڵام ژیان چ ژیانێک ئایا هەموو کەس هەر هەناسەبەی ژیانە نا ژیانێکی ئاسوودە یعنی هەموو ئامانجی ژیان ئاسوودەیە دەوترێت هونەرمەندان شێوەکارەکان زووتر لە تاکێکی ئاستایی پێی بە سروش دەبن پێی بە کێشەکان دەبن پێی بە هەموو بدەکارەکان دەبن کە کۆمەڵگە و خەڵکی پێی دەتێپەڕ دەبێت کەواتە ئێوە لە ئێستادا دۆخی ژینگی هەرێمی کوردستان چۆن هەڵدەسەنگێنن پێتان وایە کە پێویستە زیاتر هەوڵاتیان لە چ ڕوویەکی ژینگی هۆشیار بن کە بتوانن ژینگێکی تەندروستمان هەبێت بەڵێ قسەکەت ڕاستە جوانە هونەرمەندان بە شێوەیەکی گشتی هونەرمەندی ڕاستەقینە کەسانێکی هەستیارن و هەزناسکن کاڵێن هەستیار و هەزناسکن واتە هەستیارن بۆ شتەکان ئەیبینن هونەرمەند بە ئاگایە لە کۆمەڵە کێشە و مەشاکیل کە خەڵکی تر کەمتر ئەیبینێ یا نایبینێ بەڵام خەڵکانی تر سەرگەرمی کۆمەڵە شتن کە هونەرمەند بەلایەوە گرنگ نییە ئەمە لە ئاستێکایە کە ئەوەی تۆژاڵی بەڕاستی هونەرمەندان پێشڕەون هونەرمەندی ڕاستەقینی پێشڕەوە پێش بابەتەکان یا پێش حەدەسەکانەکەوێ بە عەقڵ زۆرجار بیرەکاتەوە واتە دوای ڕووداوەکان ناکەوێت بۆیە ئاگادارە دەکاتەوە پێش وەختە کاتێک کە دەبینی لە هەرێمی کوردستان من زۆر جارە بینم لە ڕێگا کاتێک کە سایەقێک دەبینم شتەکەی فڕێ کلینزەکە فڕێتە خوارەوەڵم هێشتا ماومانە کاتێک کە بینی کەسێک کۆمەڵە گوڵە بە ڕۆژەی پێوە لە سیارەکە فڕێ وەرەقەیەک فڕێتە خوارەوە تۆ ناو سیارەکەی خۆتت بەلاو مهمترە لە دەرەوە بەڵام ئەوە بێ کەسێکی تر هەڵیگرێتەوە خۆزگا لە سەرەتاوە هەموو کەسێک وەکو چۆن من زۆر جاڕڵێم چۆن نانێک فڕێدراوە لە ئەرزەکە هەڵیەگریتەوە ئەیخەیتە سەر ناوچەوان و لە شوێنێکی تردایەنەی بتڵەکە شتێکی پیسیش بە هەمان شێوی کە ناو علاگەیەکە و لە شوێنێکە داینێ چونکە دڵنیا بە تۆڵستۆیڵێ ئێمە هەمومان گلەی لەواکەین ئەمانەوێ خەڵک گۆڕێ بەڵام کەس بیر لە گۆڕینی خۆی ناکاتەوە چەند جارێک تۆ لەگەڵ خۆتدا دانیشە تا گۆڕ قسەیەکی زۆر جوانی ئەڵێ کەسێک ئەگەر هاتوو دارێکی ڕواند و دڵنیاش بوو لەوەی کە لەزە بەر سێبەرەکەیە دانانیشێ ئەمە کەسێکی بە ئاگایە و لەواتای ژیان تێگەیشتووە سپاس بۆ بەڕێستان سپاس بۆ ڕوونکردنەوەکان زۆر سپاس بۆ دکتۆر نیاز عوسمان کە بەڕێزیان شێوەکارن لەگەڵمان بوون لە ستودیۆ بەیانی کوردستان سپاس بۆ بەڕێستان زۆر بەخێر بیت